يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمانانی خۆشەویست السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە وتارێکی تردا لە خزمەت ئێوەی ئازیزدام. خۆشەویستان لە وتاری ڕابردوودا باسم لە گرنگی دەستگرتن بە سنەتەوە کرد و ئەم ئاەت و فەرمودانەی کە لە باسی گرنگی و بایەخی سنەتەوە بوو هەندێکیم باس کرد. دەمەوێت لەم وتارەدا تەواوکەری ئەم باسە لەگەڵ ئێوە باسی بکەم. ئەویش بریتیە لە دژەکەی دژی سنەت. دائیم ئینسان کاتێک شتێک بە باش بە تەواوی خۆی تێیدەگات کە عەکسەکەشی بناسێت. هەر کاتێک شتێکت ناسی و دژەکەیشی یاخود عەکسەکەیشت بە تەواوی ناسی ئەوە ئەو کاتە تۆ ناسینت بۆ ئەو شتە لە هەموویان تەواوتر دەبێت. ئەویش بریتیە لە بیدعە. داهێنان لەوانەیە ئەم باسە زۆرمانی ئازاردا بێت. زۆر جار گلەیی و گازندەی زۆرمان لە مامۆستایان و لە ئەهلی دین و لە خەڵکێکی زۆر کرابێ لەوەی ئەم هەموو کێشە و گرفتە لەسەر بیدعە چێ دەیکەن ئەوان. ئەم هەموو کێشەیە بۆ یەکلانەبەوە. مەوزوعی بیدعەت و سنەت بۆ هەر یەکلا نابێتەوە. بۆ هێندە باسی دەکەن بۆ خەریکی ئەو کەسانە نابن کە نوێژ ناکەن کە باوەڕیان بە دین نییە کە ئەوا خراپە دەکەن ئەوا فیسق و فجووریان هەیە. بۆ بەس باسی ئەو نوێژ خوێنە دەکەن کە لە مزگەوتدایە و بەڵام بیدعە دەکات. ئەمە قسە و باسێکە زۆر دەکرێت. خۆشەویستان دیارە کە هەر مامۆستایەک هەر زانایەک هەر بانگخوازێک باسی بیدعە دەکات لە خۆوە باسی ناکە. خۆشەویستان دائیم کە سەیری حەدیثەکانی پێغەمبەری کردووە عەلەیهی السەڵات وەسەلام چۆن لەگەڵ ئەم فەرمودەیەی کە باسی سنەتی کردووە هەر لەگەڵ ئەویشدا پێمان دەڵێت وریابن لە بیدعەش. سەیریکەن چۆن پێمان دەڵێت سنەت جێبەجێ بکەن لەسەر سنەت بڕۆن هەر لەم حەدیثەشا پێمان دەفەرمێت لە بیدعەش دوورکەونەوە. کەواتە خیانەتە بۆ مامۆستایەک بانگخوازێک کە بە ناوی دینەوە قسان دەکات کە خەڵک هان بدا بۆ دەستگرتن بە سنەتەوە مقابلەکەشیان پێ نەڵێت کە وریابن لە دیندا داهێنان مەکەن دنیا چی دەیکەن بیکەن. سەیریکەن خۆشەویستان خوای تەعالا لە قورئانی پیرۆزدا پێش ئەوەی لەعنەت لە کافر بکات لەعنەتی لەم کەسە کردووە کە وحی خوای تەعالا و ئەوەی کە خوای تەعالا دای بەزاندۆتە خوارەوە لە خەڵکی دەشارێتەوە. سەیریکەن زۆر ترسناکە لە سوورەتی بەقەڕەدا هاتووە. پێش ئەوەی لەعنەت لە کافر بکات لەعنەتی لەو کەسە کردووە کە کتمانی علم دەکا. کام علمە؟ علمی ئەوە نا کە زانایەک شتێکی فەرمووە من ئەم شتەکە دەزانم دروست نییە بۆ خەڵکی باز ناکەم کە دەزانم نەی پێکاوە
خوا لەسەر ئەوە لێم ناپرسێتەوە و لەعنەتیشم لێ ناکات. بەڵام لەسەر ئایەت لەسەر حەدیث کە دابەزێنراوە و خوای تەعالا کردوویەتی بەدین بۆ خەڵک کە من باسی نەکەم، خوای تەعالا لەعنەتی لەو کەسە لە من کردووە پێش ئەوەی لە کافرێکی بکە. دەفەرموێت إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى. ئەوانەی دەیشارنەوە زۆرێکتان دەیزانن ئەمایەتەکە زۆر واضحە عەرەبیەکەی. إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى. ئەوانەی کە ئەم شتە دەشارنەوە کە خوای تەعالا دایبەزاندوێتە خوارەوە من البينات والهدى. ئەوەی خوا دایبەزاندووە خوای تەعالا دوو وەصفی جوانی لێناوە. دەفەرمێ بەیینەیە زۆر ڕوون و ئاشکرایە و هیدایەتیشە. بۆیە هیچ لە خەڵک من نابێ بشارمەوە بڵێم وەڵڵاهی بۆ خەڵک باش نییە. خوا دەفەرمێ هیدایەتە، خوا دەفەرمێ ڕۆشن و ئاشکرایە. بۆیە دەفەرمێ هەر کەسێک بەیینات و هودا کە ئاەت و فەرمودەیە لە خەڵکی بشارێتەوە من بعد ما بيناه للناس في الكتاب، دوای ئەوەی کە لە قورئانەکە دایمە دامان بەزاندووە لەسەر زبانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خەڵکمان ڕەوانە کردووە. أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. ئەوانەش خوا لعنەتیشیان لێ دەکات، لعنەتی لێکردوون و هەرچی لعنەتکارانیش لعنەتیان لێ یەکەن. اینجا لە دوای ئەوە دەفەرمێ إن الذين كفروا وماتوا وهم كفار أولئك عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين. ئەوانەی کە کافرن لەسەر کوفریش دەمرن ئەوە لعنەتی خوا و مەلائیکەت و گشت خەڵکیشیان لەسەرە. سیری ئەم دوو ئاەتە بەیەکەوە سەرنج بدەن کەواتە ئەم مسڵمانەی کە شتت پێ دەڵێت بۆت ڕوون دەکاتەوە خۆشەویستان، بەڵام چیت بۆ ڕوون دەکاتەوە؟ دەڵێ کاکە ئەم ئاەتەش هەیە وریا بەخوا وای فەرمووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم وای فەرمووە. نابێت تۆ ئەم کەسە بە چاواشە کار تێبگەیت، نابێ ئەم کەسە بەوە تێبگەی ئەمە ئاژاوە لە نێو مسڵمانان دەنێتەوە. ئاژاوی چی دەنێتەوە؟ هیدایەت و ڕۆشنی قورئان و حەدیثت بۆ بەیان دەکات کە خوای تەعالا ئەگەر باسی نەکا لعنەتی لێ دەکات. کەواتە تۆی مسلمان منی مسلمان ئەکید هەموو ناکۆچی و خلافێک لە نێو مسلماناندا ئازارمان دەدات. ئەم هەموو قسە و باس و دووبەرەچی و تانە لە یەکتریدان و ئیتیهامکردنی یەکتری بەوەی کە ئەم دینی تەواو نییە ئەوە بەو شێوەیە هەمووی ئازاری هەموومان دەدا هەموو مسلمانێک. بەڵام لەگەڵ ئەوەشە دەبێت تۆ بزانیت ئەم کێشەیە لە بینی چێ و چێدایە؟ ئایا لە بینی دوو کەسدایە کە هەردووچی دەڵێ خوا وای فەرمووە؟ لە بینی دوو کەسدایە کە هەردووچی دەفەرمێ پێغەمبەری خوا وای فەرمووە؟ یان لە بینی دوو کەسدایە یەکێک دەڵێ خوا و پێغەمبەری خوا وای فەرمووە، ئەوی تریش دەڵێ بابە بەڵێ خوا و پێغەمبەری خوا وای فەرمووە، بەڵام زانایەکانیشمان ئەویان فەرمووە، ئەویان وتووە. سەیریکە کەواتە تۆ دەبێ بزانیت مەوزوعەکە چۆنە، لا دڕون بێت ئەسڵی کێشەکە ئازارمان دەدا گومانیتیانە، بەڵام دەبێ بشزانیت کە کێشەکە لە شوێوە سەرچاوی گرتووە. پێغەمبەری عەزیزمان عەلەیهی السەڵات وەسەلام لە حەدیثێکدا کە حەدیثێکی زۆر کاریگەرە عرباضی کوری ساریە بۆمان دەجێڕێتەوە زۆرێکتان بیستوتانە دەفەرمێ ڕۆژێکیان وعظنا رسول الله صلى الله عليه وسلم موعظة وجلت منه القلوب وذرفت منه العيون. دەفەرمێت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆژێکیان مەوعیزە و ئامۆژگاریشی کردین زۆر کاریگەر بوو بە جۆرێک کە دڵەکانمان هەمووی داخورپا ترسی لێ نیشت و چاوەکانمان فرمێسکی پێدا هاتە خوارەوە. سەیریکەن ئەمە وتارێکی زۆر کاریگەری پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم دەفەرمێت بە جۆرێک مەوعیزەی وامان کەم بینیوە، هەموومان دەستمان بە گریان کرد، هەموومان ترسێکمان لێ نیشت. اینجا داوامان کرد ئەی پێغەمبەری خوا ئەم مەوعیزەی وەسیەتەی تۆ پێدەچێت دەڵێی وەسیەتی ماڵ ئاواییتە. ئەی پێغەمبەری ئازیزمان چی وەسیەتێکمان دەکەی کە تۆ مادام بەرەو کۆتایی ژیانت دەڕۆیت؟ دائیم ئینسان لە وەسیەتا گرنگترین شت دەڵێت، گرنگترین شت. دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسیەتی کردن بەوەی کە ئوصیکم بتەقوى الله والسمع والطاعة، بە سێ شت: تەقوای خوای تەعالا، سەمع و طاعە بۆ دەسەڵاتداری مسلمان و دەستگرتن بە سونەتەوە و دوورکەوتنەوە لە بدعە. سەیریکەن سبحان الله کاری مسلمان و حاڵی مسلمان بۆ وای لێ هاتووە. ڕێک هەر سێکیان پێچەوانەی ئەم وەسەتەیە، پێچەوانەیە. تەقوا زۆر کەم بووە، ئەمە یەک. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئوصیکم بتەقوى الله،
وەسیەتان دەکەم تەقوای خوا بکەن هەموو کاتێک لە هەموو کات و شوێنێک ساتێکدا. دووەمیان والسمع والطاعة گوێڕایەڵی و سەمع و طاعە بکەن بۆ شێ. وإن تأمر عليكم عبد ئەگەر عەبدێک کە کۆیلە نابێ ببێتە فەرمان ڕەوای مسلمانان، بەڵام دەفەرمێ کە حاڵ گەیشتە ئەم ئاستە کەسێک بوو بە دەسەڵاتداری مسلمانان، سەرکردەی مسلمانان کە شیاویش نییە لە شەرعدا، ئەگەر کەسێکی ئەواش دەسەڵاتدارەتی کردن بەڵام مسلمان بێت، وإن تأمر عليكم عبد حبشي دەبێ ئێوە سەمع و طاعەتان بۆی هەبێ. بۆیە سنە دەوامان پێ دەفەرمێت. وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کاتێک دەسەڵاتداری مسلمانان ئەگەر خراپیش بێت مادام دەسەڵاتی گرتوۆتە دەست ئەمن و ئاسایشی بەرقەرار کردووە مسلمانان نابێت دژایەتی بکەن و لە دژی بوەستنەوە، نەسیحەتی دێ بکەن و گوێڕایەڵیشی نابێ بکەن لە شتێکدا کە حرامە. لا طاعة لمخلوق في معصية الخالق. خوا دەفەرمێ، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ طاعەتی هیچ کەسێک ناکرێت لە معصیەتی خالقدا، بەڵام لەگەڵەوەدا دەبێت تۆ سەبر بگریت. ئەم دەسەڵاتدارە کە بە دڵی تۆ نییە بە دڵنیاییەوە لە خۆوە نەچۆتە ئەو شوێنە، ئللا ئێمە شیاوی ئەوەین کە ئەو کەسانە فەرمان ڕەوایەتیمان بکەن، ئللا نەک ئێمە هەموو وڵاتێکی مسلمان دڵم. بۆیە وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە. بەڵام ئێستا لەوانەیە لە مزگەوتەکە بەڕێزەکە ئەم بەڕێزانش کە لە مزگەوتەدانەوە ئەوەی گوێشی لە من دەبێت کەسانێک هەبێ کە بڵێت مامۆستا بەڕاستی پاساو بۆ دەسەڵات و ستەمکار دێنێتەوە، مەلای فڵانە کەسن و ئەوان. پێغەمبەری خوا دەفەرمێت، پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو سەلام دەفەرمێ وئین تەئەمەرە ئەوەیە کە دەفەرمون لە ڕێگەی غەلەبەوە بە زۆری ببێتە دەسەڵاتداری تۆ ئەمن و ئاسایشی بەرقەرارکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم وای فەرمووە. ئەمە نەسیحەتی دووەم. وەسیەتی سێمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا. لدواي من ئەوەی کە بژیت خلافی زۆر دەبینێت. ئەمڕۆ خلافە ئێستایمەش بزانی نەسیحەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چییە؟ دەفەرمێ فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين. دەست بە سنەتەکانی منەوە و سنەتەکانی خەلیفە ڕاشیدەکانەوە بگرن، چوار خەلیفە هیدایەت ڕێنموکراوەکان. سەیریکە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەخۆشیەکەی باس کردووە و چارەسەریشی بۆ داناوین. نەیفەرمووە فعليكم بالبدع وما أحدث وما أنتم تختارونه. نەیفەرمووە چی بۆ خۆتان پێتان باشە بەساشی هێزان ئەم ڕێگەیە بکەن. فەرمووی لە کاتی خلافدا دەست بە چیەوە بگرن؟ سنەتەکانی من. بزانین فەرمووی دەست بە سنەتیشەوە بگرن بەڵام بیدعەش خراپ نییە، نەخێر هەر لە هەمان حەدیثە دەفەرمێ بۆ ئەوەی لەم خلافە ڕزگارتان بێت دەست بە سنەتەوە بگرن. وإياكم ومحدثات الأمور. وەریابن لە شتە داهێنراوەکانیش بە دوور بن لە دیندا، لی بە دوورکەونەوە. کەواتە مامۆستایەک کە باسی بیدعەت بۆ دەکا خۆشەویستان لە لعنەتی خوا دەترسێت، لە لعنەتی خوا دەترسێت کە دوو ئاەتەکەم بۆ باسکردن. خیانەت ناکات. چۆن خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتی کردووە کە دەست بە سنەتەوە بگرین، وەسیەتیشی کردوین کە ئیاکم ومحدثات البدع، وەریابن دوورکەونەوە لە بیدعە. فإن كل محدثة بدعة. چونکە هەموو داهێنراوێک لە دیندا بدعەیە وكل بدعة ضلالة. هەموو بدعەیەشی ضلالەتە و لە هەموو وتارێکیشدا سنەتە خەتیب ئەم لە خۆتبەکەدا ئەمە باسکە بۆ ئەوەی لە مێشکی خەڵک تەواو بچەسبێت. فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سيريكن أمسي وشيا يعني لو واضح ترتشيتر كمسلمان بيوي بحق بقات كل يعني تي همو سيزار دوباري كردتوا. فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. همو داهن رايك بدعية وهمو بدعيك قمراية وهمو قمراية شيش بو آقرة. لو يرغن ترتشيتر خوشويستان لەوەی ڕوونترچیتر بۆیە کاتێک کە کەسێک دەڵێ بیدعە مەکە داهێنان لە دیندا مەکە چونکە سەرنجامەکەی خراپە، ناوێرین بڵێن بۆ ئاگرە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسکەین. چونکە ئەنواع تۆمەتت بۆ دروست دەکەن دەڵێ چاول لێ فڵانە مامۆستا فڵانە کەس دەڵێ ئەو کەسەی کە مەتەلەن دوور کات سنەتێک لە شوێنی خۆی دانەکات و زیادی کاتەوە لە زیاتیەوەی پێ بچێتە باشتر ئەستاگرەوە وات لێ دەشێوێنن ناهێڵن چاواشەی خەڵک دەکەن. پیغمبر صلی الله علیه و سلم وای فرمووە كل محدثة همو داهێنراوێک بدعەیە، هەموو بدعەیەک گومڕاییە و هەموو گومڕاییشی بۆ ئاگرە.
بۆچی بۆ خۆمان ئازار دەین بە شتێک کە خوا تەکلیفی لێ نەکردوین ئایا سونەتەکە زۆر کەمە بیانکەین بۆیە دەچینە سەر بیدعە نەخێر نەوەڵڵا مۆزوعەکە ئەوە نییە سنەتەکان کەم بن بەڵام سنەت تەکلیفە بیدعەش ئەو شتەیە کە هەوا و ئارەزووی خۆمان حەزی لێ دەکات سنەت تەکلیفە شتێک کاتێک ئێستا هەر یەکێک لە ئێمە بۆ سنەتەکان زۆر شانی قورسە بەڵام بۆ بیدعە ئەو شتانن کە هەوا و ئارەزوو حەزی لێیەتی لەو شێوەیە بیکە بۆیە زانایان ئەو قسەیان فەرمووە زانایان فەرموویانە کە إن القيامة دفرمون إن القيامة بالتكاليف الشرعية فيه كلفة على النفس تزقرتن بالسنة عزيتنا راحتي تدا نفس حزي لناكات بو سنة كان قرصاي تدا بلام ببيسوانا لأنه مخالفة الهوى أما البدع فهي للهوى فيه مدخلا بلام بدعة حزو أرزوكاني إيميا حزمان ليدي كسك حزي ليه بوشي ويدين داري بكا بشي هوا وأرزوكي خويتي داتي بويا لأنها راجعة إلى رغبات مبتدعها بويا أخوي تعالى القرآن بيروز هذا فرميتي ده فرمي فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم هر كاتك جوارالي تويان نكردو والله تويان ندايتوا أي بيغمبري إخوة لسر وصيتكاني توانبون ضل نيابة هر شي تربيكن دسيتا يخاني تروا أويشتيا فإنما يتبعون أهواءهم شويني هواو آرزو رغباتكاني إخوة عندكون أويكا بدعيك دكات حزي زور ليتي حزي نفسي تدا بو سند وحزي لينيا أما زانان وفرموا ودقي أوجل القرآن بيروزا كذا باسم كرت بيغمبر صلى الله عليه وسلم لحديث دا فرمي ما تركت شيئا يقربكم إلى الله إلا أمرتكم به وما تركت شيئا يبعدكم عن الله إلا وقد نهيتكم عنه هيد شتيقنا معه سيدي كان ما تركت هيد شتيق من يشتوتوا لوي لهر كاريشي خير كالأخواتان نزيق بكاتوا إلا من غينوين بو يكردون هر كاريك الأخواتان نزيق بكاتوا من غينوين بو يكردون وهيد شتيشيش كبزانم لا خواي تعالى دورتان دخاتوا إلا من نهيم ليكردون نهيم ليكردون كواتك نهي لبيدعش كردو ديارة مثلا زامك يدي الأخوان نزيق كدناكاتوا دور دخاتوا إلا وزياتر تشيتر يعني تو أوي دايدهيني ناوي تشيدتني أجر بلي والله أمشي أنا خوا بيخوشة إباشم تو رازك يان بيغمبري خوا عليه الصلاة والسلام بيغمبر صلى الله عليه وسلم ده فرمي هيج تيجنا معه كالأخوات نزيكاتهم من باسم كردو بوتان أوش دورتان دخاتو يشم باس كردو ولا حديث يتردى هذا فرميد من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد يعني حديثة قورية كرت زور لو أنا زور ما نبر ما به هر كسيق لدينك إيه مداشتيك دا به هنا كتيد أنا بيت رد كرته بسريدا واتلي ورناجيله لحديث يتردى فرميد من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد هر كسيق هر كارك بكات باخوشي بدع كيدانه هنا بيت بلان بدع كت صنصت صالك كراو أم دوباري دكاتوا أجر ما دام أمري إيميل سرنيا بسريدا رد كرته بزاني زانان درباري أم حديثة كرتة فرموتي بيشوا النووي رحمتي خوالي بدا فرميد هذا الحديث مما ينبغي حفظه واستعماله في إبطال المنكرات أم حديث كرتا في يستهمو مسلمان لبري بيتو بردوام وكو تسكك بكاري بيني هرشتك هاتنا ودينوا بطالي كاتو بلا درسنيا بيغمر صلى الله عليه وسلم ويفرموه ابن رجب ده فرمي حديثك بمنطقة كي بيما عندلت كهرشتك كأمري في خوي لسر نبو رد كريتوا وهرشتك أمري خوي في غمري خوي لسر بو ورد جيرت ابن حجر عسقلاني رحمة خوي لبدا فرمي الحديث معدود من أصول الإسلام وقاعدة من قواعده أم حديث كرتا للاي زانايان بايخي أو اندزوري هي بيكيك لا بنتينا وبنا ما قورا كان إسلامنا دبرت من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد للاي كساني جوايان وين شيوان دو أم حديثا دلي خوزگاه هر نبا دلي خوزگاه ام حديثه هر نبا لكاتك دا ليزانا گورکان ما فرمون يكيك لبنا ما هر گورکاني عين اسلام چونك بم حديثه فارزگاري للسنه پیغمبر ذكري عليه الصلاه والسلام اقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه الحمد لله رب العالمين والصلاه والسلام على نبينا محمد وعلى اله وصحبه اجمعين خوشويستان زانایان قسەی زۆر گەورە و کاریگەریان بۆ کردوین بەس بەداخەوە ئەوەندە قسەی چاواشەکاری کەوتۆتە ناو دینەکەوە خەڵک ئەوانەی لەبیر نییە زانایان دەفەرمون كفى بالبدعة إثما أنها سبب كثرة الجدال في الدين بغير الحق بس بۆ بزانی بدعە چەند خراپە بۆ تەمایەی ئەم هەموو جیدال و مناقەشە لەنێو موسڵماناندا
بسبب شيء بسبب السنة بوته لا والله بسبب بدعة بس كهيجي تناقي شتێک کە ئەم هەموو ناکۆشی لە مسلمانان دروست کردووە کاکە لە پایچی ئەو شەڕ و هەرا دەکەی لە پایچی ئەم هەموو کێشە و گرفتە لە نێو مسلمانان دروست بێت لەسەر شتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیگوتووە تانەوێ بە زۆری بهێنە ناو دینەوە باشە خوای تەعالی ئەوە پێ فەرمووم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم هەموو فەرمودەیە هەیە کە من نابێ بیکەم بۆ چاواشەی خەڵک بکرێت بەسە ئەم حەدیثە تێ بگەین کە بیدعەت چەندە خراپە کە ئەم هەموو ناکۆشی لە نێو مسلمانان دروست کردووە بەڵێ خوای تعالاش لقرآن هذا فرميت ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وكو كسانا مبن كتفرقيان تيكوت خلافيان تيكوت لدواء ويك بلغا كان نشان بوهاتو تخواروا سبحان الله بلغا كان هم رونو أشكران بلام بو قولي زانايك أمهم آيات حديث ردكنو خلشان خستوته يجمع معه شيء فعلا وايلي هاتوا زورك لخلشي دلا والله من تاء استشتيناكم أوندان لخلشي شيء واندوا جاء إمام قتادة رحمتي خوالي بدأ فرمي أم آتا هاو شيوكي بريتيا لأهل بدع أوانا أو طبيعة الصفتان هي كدائم دواي تفرقوا خلاف دروز ذكر لدواي ويك آيات وحديثات وتخواروا تفرقوا خلاف دروز ذكر لا كاتك زور زار هي زوري نشن كزورين الخلشي بسيري زورين كذا الله باشا هم خلقها الأواهاتوا زانایان دەربارەی نەهیکردن لە بیدعا زۆر قسەی گەورە و جوانیان کردو کە هەموو ئەوە دەلالەت دەکات لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوا تێگەیشتون یەک لەو زانایانە ئیبن عەباسە ڕەزای خوای گەورەی لێ بێت دەفەرمێت کاتێک مسلمانێ داوای لێ یەکا وەسیەت مام بکە دەفەرمێتی ئوصیکە بتەقوى الله وەسیەتت دەکەم تەقوای خوا بکەیت و ئیستیقامەتە بێت لەسەر دین واتبع ولا تبتدع ووەسیەتی دووەمیشم دوای تەقوا اتباع سنتي پیغمبر صلى الله عليه وسلم ولا تبتدع لدين دا شدة مهنة أما ابن عباس ابن عمر كأيش صحابي شي عالمي قوريه دا فرمي كل بدعة ضلالة وإن رآها الناس حسنة همو بدعية قمرائية أقر خلشي بجواني شي ببينت أقر بيشي بلن بدعي حسنة أواه أمي ضلالة أما قصي شيء قصي ابن عمر ابن مسعود رحمة إخوائي ليبت ده فرميت ايش صحابي اشترى ده فرميت اتبعوا ولا تبتدعوا شوين كوتي پیغمبر صلى الله عليه وسلم لسر سنة برون دامهن الذين ده بدعة دامهن فقد كفيتم كفايتنا سنة كاني پیغمبر صلى الله عليه وسلم بو ايوه كفايته وكل بدعة ضلالة همو بدعية شيش قمرائية بويا إمام الشاطبي رحمة الله بكاتي قصي ابن عمر دخوانته وده فرميت محمول عند العلماء إذا فرمون أم بدعة حديثي كل محدثة بدعة إذا فرمون أم لا يزانان لسرع ممكيتي واتاها مو بدعية قمرائية وليس فيها ما هو حسن البتة إمام الشاطبي كزانايش قوريه إذا فرمين لبدعة حسنية تدانية بل هي لزانان وان فرموها بلام كمان فرموا نابت ببيتا للاي من رتي آيات وحديث فيهم بل زانا فرمويتي بدعي حسنة وسيئة هي زانايت الفرمويتي بدعة بينجوري هي وكسون آيات بينجوري هي واجبي هي سنتي هي حرامي هي مكروهي هي مباح هي بدعش أو اندمه مهر بينجوري هي الله ايش بينجوري هي يا باشا لشويه يعني بدعية قواي بقدر القرآن بيز أحكام كاني بس تدا جيبت بل واي وتوا ريزي زاناك لسه توقي سرم بلام قصكي تواونية مخالف آيات وحديثة ابن سيرين كتابعية دفرمي ما أحدث رجل بدعة فراجع السنة حركسك بدعية قدابه نجاري شي ترناقرة وسر سنة أماش بوت السماء ترى ديك أو يزور لبدعة روشوا وايلها توا حزب سنتنية ابن سيرين هذا فرمي أويك تفسير أحلامي هي أويك خونامي هي زانا شي زور قبل أبوه زاناش زور قبل فرمي هركسك دڵی بە بیدعە خۆش بێت و بیدعەدا بێنێت جارێشتر حەزی لە سنت نابێت و بە سنت ناگەڕێتەوە چونکە دش بە یەکن سەیریکەن ئەم دوو شتە تەواوکەری یەکتر نین کەس وای تێنەگات چونکە وا نیشاندراوە کە بیدعە تەواوکەری سنەتە کاکە وانە بیدعەت و سنت هەر یەکەی دش بە یەکن پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمانی بە سنت کردووە ڕێگریشی لە چی کردووە لە بیدعە کردووە نەیفەرمووە سنت بکەن و دوای ئەوەش ئەوەی بۆتان کرا بیدعەش بکەن نەخێر فەرموویەتی واجبات بکەن ئەگەر توانیشتان دوای ئەوە سنت بکەن واجبان بەس نەیفەرمووە ئەگەر سنتتان کرد و ئەوەی خوا پێغەمبەر فەرمووی دوای بیدعەشی بۆ بکەن بەڵێ
إمام مالك رحمة إخوة لبدا فرميد ما ابتدع في الإسلام بدعة من ابتدع ببورن من ابتدع في الإسلام بدعة يراها حسنة فقد زعم أن محمدا خان الرسالة هركسك لإسلام دا لدين الإسلام دا بدعيك دا بهنتو واش بزاني بدع كيشتيشي باشا حسنية أو خوي وابليا وانلت ديارة قماني وايا كبيغمبري خوا حاشا بيغمبري خوا خيانتي لم أمة كردوها خيانتي لأمة كردوها بو چونکە بۆ ئەم شتەی کە فڵانە کەسە دایهێناوە و دەڵێ شتی چاکە ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیوت ئەگەر چاک بایە دەبوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم بیڵێت کە نەیوتووە تۆ ئەگە بە زوبانی مەقالیش نەڵێی پێغەمبەر صلی الله علیه و سلم خیانەتی کردووە بە زوبانی حاڵت ئیمامی مالک دەفەرمێت بە زوبانی حاڵت دەری دەخەیت کە دەڵێی پێغەمبەر صلی الله علیه و سلم خیانەتی کردووە چونکە پێغەمبەر خوای تعالی دەفەرمێت اليوم أكملت لكم دينكم ئەو ئیمامی مالک دەفەرمێت خوای تعالی دەفەرمێت دینەکەم بۆ تەواو کردوون ئەمڕۆ باشە کە تەواو بوو تۆ چی لەسەر دانیت مثلا خانوویەک ئاخر چینی بلۆکی دانرا ماوەتەوە سەقفی لەسەر دابدرێ دەکرێت تۆ سێ چوار بلۆک لەسەر دیواری چینی ئەخیر دابنیت تێچی دەدەیت بۆیە زیادکردن لە دیندا نییە لە زیادکردن لە دیندا نابێ هەبێت ئیمامی حەسەنی کوڕی عەطیەی مەحاربی کەویش تابیعیشی بەڕێزە حەدی قسەیەک دەکات کە هەندێک لە زانایان بە حەدیثیش دەیهێنەوە بەڵام حەدیثەکە ضەعیفە واتە حەدیثێکی صحیح نییە بلام قولك قولي أم تابعية دفرمي ما أحدث قوم بدعة إلا رفع مثلها من السنة هر بدعيك دابهن دريت إلا لجيء والسنتك دمرين دريت هر بدعيك دابهن دريت لجيك كي سنتك مرين دراوة بويا دفرميت فتمسكم بالسنة خير من إحداث بدعة دس قلتن بالسنة وخير ترى لو بدعيك دابهني كاكتواني خودك إن جا دواي برو خريشي داهنان با سنة كانت بكزاري بزانة سنة وابن أبي العز رحمة إخوائي لبيت حتى أوانيك لو كسانن بدعيان بي جائزيش لقل أوش دابزان نشيد فرمون عزي كري عبد السلام دفرميت طوبى لمن تولى شيئا من أمور المسلمين فأعان على إماتة البدعة وإحياء السنن عزي كري عبد السلام دفرميت زانايا شي قوريا دفرميت مجدا بهجد بو أو كسانبت ككارو باري مسلمانان دقرنا دست بمدو أركه هاللستن أرشي كميان سنة كاني بيغمبر صلى الله عليه وسلم زندو دكنوا لمقابل إجدا إماتي بدعة كان كبدا كنوا سيري كان دائما ليس أنا كاني بيشينا أوابوا جرينجيدان بالسنة لقل داخستني والرأي قرتن لبدعة دوشتن شان بشان يقدر بروا نقبل جريجي بالسنة وجريجي ببدعة جبدا اشتوانية نية يعني الناس أنا يعني زور جار بس للريد سوا شكارية وخلشي مسلمانيان سوا شكردوا دنا آيات وحديث كان قصيزة أنا قورة كان هيتشي أو ما بنا لك قبل بدعتها وكري السنة بركو ذلك بدعت دشبيك بيكا بيك لقل سنة دا ابن أبي العز فرمي كل مزين من أرباب البدع يعرض النصوص على بدعته سيري كان هركسك حزي لبدع بيت بدع كار بيت دفرميت أمزانا قوري ودفرميت دفرميت إلا واي ليدي ليرة بدوا هرشي آيات وحديث شا ببي بدعو ليك دانا وكي خوي ليك دانا ويان بدكا أجر لقل بدع كاني خوي موافق بو وريد أقري لآيات وحديثك أجر موافق نبو سنة تكرر دكاتوا تكرر دكاتوا وتأويلي دكات كواتا أسواري بدعاء رسول لنا وبدعاء دا والي دكات آيات وحديث جور نقريد إلا دي تأويلي دكي بويا أوانيك أمرو رواتب بدعددا همو ما جومان ليبونو شتيش ما لسرخ من دوتوا أما دي بشق الأنفس بهمو شويك يك آيات وحديثي بدست ونية بلي لسر بدع برو بلام لمقابل دا دي دكات شر لسر أو دكات دواي أوي كبدع كد بود رازين توا إن جادي يك بيك آيات وحديثة كان شنو تأويل دكات أم آيات ما بستي أونيا أم حديثة ما بستي في أونيا إكاك دي ما بستي تشيتو بويا أما قصي زانا قوركانا عزي كري ابن أبي العز أو قصي أوبوا دفرميت هركاتك بدعان لضل الداشيرين بو لسري بردوان بوي انجا الشر لسر أو ذكي آيات وحديثة كانش ببيورو تاويل كيشي بدعيد لتاودا آيات وحديثة كانش بمشي ويدا بينيت هر آيات وحديثك بيتواني أبرا بوشون أبو يان رتي ذكيوا يان أوتا تأويلي بو ذكيت بضلين ما بس في أونيا كواتا ما تيش مان بويا خوش ويستان إمي مسلمان خواي تعالى للرجي قيامت دا
لناو قورا كمان دا محاسبة ما لسر أقوال علماء دكات ياخذ محاسبة ما لسر ودكات بيغمبر كت شيبوا عليه الصلاة والسلام بويا بو قيامتي خومان بو ناو قوري خومان بوي أم خلافش كوتاي بيت همو من آزار ددا خوش ويستان دز بقرآن بسنتي بيغمبر وبقرن صلى الله عليه وسلم والله پێویستی مان بەوە نییە شت لە دیندا زیاد بکەین چونکە هیچ زمانەتێک نییە کە هیچی لەسەر سوودی هەبێ بۆ ئێمە و نەتیجەکەشی ئەوەیە کە ئەم هەموو خلافەی تێدا دروست دەبێت داواکارم لە خوای تەعالە بە ئیسمی عەظەمی بەناو سیفەتە بەرز و پیرۆزەکانی خوا لێت دەپاڕێمەوە ئەم خلاف و شقاق و ناکۆچینی و مسلمانان کۆتایی بێت یا رەبی خوایە گیان وامان لێ بکەی کە هەموومان شوێنکەوتەی قورئان و حەدیثەکە بین یا رەبی خوا وامان لێ بکەی کە هەموومان برابین تەبابین دش بە یەک نەبین و هەموومان خۆشەویست و تەواوکەر و یارمەتی دەری یەکتری بین یا رەبی خوا وامان لێ بکەی کە ڕێنوێنی کارێکی باشی مسلمانان بین یا رەبی خوا لەوانەمان نەجێڕی کە مسلمانان چەواشە دەکەن و خۆشیان بەدبەخت دەبن و خەڵکیش بەدبەخت دەکەن خوا گیان لێت دەپاڕێمەوە جارێکی تر بە ئیسمی عەظەمت هەر مسلمانێک ناڕەحەتیەکی لەسەری لا ببیت ئەوانی نەخۆشن یا رەبی خوا شیفایان بۆ بێنی بە تایبەت ئەوەی داوای دوعای خێریان لێ کردوین یا رەبی خوا شیفای عاجلیان بۆ بێنی یا رەبی خوا شیفای عاجلیان بۆ بێنیت یا رەبی خوا شیفای عاجلیان بۆ بێنیت خواجە هەر مسلمانێک ناڕەحەتی و کێشە و گرفتێکی هەیە لەسەری لا ببیت یا رەبی خوا قەرزی قەرزدارمان بۆ بدەیتەوە بەڵای بەڵادارمان لەسەر لا ببێ یا رەب العالمین یا رەبی خوایە چی خێر و خۆشیە بۆ ئەو میلەتەمان بهێنیت لە بەڵاو مصیبەت و ئاشوب بە دوورمان بگریت وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين أقم الصلاة يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون